ئاسۆی بەرفراوانی ئیسلام. ئیسلام مرۆڤ و گەردون و جیهانەکانی غەیب لە ڕوانگەی قوڵایی ڕەهەندە ئیلاهی و نەبەویەکانەوە دەخاتە بەردیدە و بەم جۆرە لێیان دەڕوانێت. مرۆڤ لە ڕوانگەی تەواوی لایەنە ئاژەڵی و جیسمانیەکانی، قوڵاییەکانی تایبەت بە عەقڵ، ڕۆح و دڵ، لایەنە بەرفراوانەکانی ئیرادە، هزر، چەش و ئێحساس، هەروەها لە ڕوانگەی پێداویستی و چاوەڕوانیەت دونیایی و ئاخیرەتیەکانەوە هەڵدەسەنجێنێت. گەردونیش لە ڕوانگەی تەواوی لایەنە بینرا و نەبینراوەکانی، دانیشتوانە ڕۆحانی و جیسمانیەکانی، سروشت و ئەو ڕەهەندانەی بەسەر ئەو دیوی سروشتدا دەڕوان و تەواوی قوڵاییە جیاوازەکانی فیزیک و مێتافیزیک دەخاتە بەردیدە. هەروەها گوزارش لە پەیوەندی جیهانی ئەولا لەگەڵ ئەم دنیا، تایبەتمەندیەکانی ئەم دنیایە و شتانی دەراسای ئەو دنیا دەکات و ئاماژە بەوەش دەکات کە ئیمان، بزاوتن، کار و چالاکیەکانی ئەم دنیا لەو دنیا شکۆفە دەکەن و دەگۆڕێن و دەبنە چەشێکی تر کە هەزاران چەشی دنیایی لە خۆیان دەگرن و بەرەو خانەیەکی چەشوەر دەچەرخێن و ئەوەش پیشان دەدات کەوا هەموو شتێک بە گوێرەی پلانێکی مەزن و لە چوارچێوەی قەدەرێکی دیاریکراودا بەڕێوە دەچێت. لەم پلانەدا کەوا لەلایەن ئیسلامەوە خراوەتە ڕوو، لە بچووکترین گەردیلەوە هەتا دەگاتە خوار گەردیلەکانیش دەتوانن بە ئەتۆم و پارتیکۆڵ ناوی ببەن، هەتا دەگاتە زەبەلاحترین سیستەمەکان، هەمویان بەنێو یەکدا چوون. لە پشتی ئەوانیشەوە ئەوەی دەبینرێت و نابینرێت، دەزانرێت و نازانرێت، دەرچی پێدەبرێت و پێنابردرێت، هەموو شتێک بە شێوەیەکی دەراسا لە نێو یەکێتی و پاڵپشتی و پەیوەندیدایە لەگەڵ ئەوی تردا. دواتر هەمویان دەڕۆن و پێکەوە پاڵ بە ئافرێنەرێکی مەزنەوە دەدەنەوە. دیسان لەم پلانەدا دنیا و ئاخیرەت هەردەم لە نێو یەکتریدان و تەواوی بوون وەک تەواوکەری یەکتری پیشان دەدرێت. ئیدی مرۆڤ لەگەڵ فریشتەکاندا ئەگەرچی لە دوو ڕێچکەی جیاوازیشدان دەتوانن لە هەمان خاڵدا هاوبەشی بکەن و هاوشانی یەک هەز بە قورسی دونیەویەت و سوچی ئوخرەویەت دەکەن. لەم ڕوانگەیەوە کەسی ئیماندار وەک ئەوەی بوونەوەرێکی زەمینیە لە هەمان کاتدا بوونەوەرێکی ئاسمانیە، لەگەڵ ئەوەی لایەنێکی لاشەیی هەیە لە هەمان کاتدا ڕوحانیشە. ئەگەرچی هەر کەسە و ئاستێکی تایبەت بەخۆی هەیە، بەڵام ئەمەی سەرەوە بە نسبەت هەموو کەسێکەوە جێگەی باسە. هەندێک کەس سوود لە ڕۆحی ئیسلام دەبینن و هەردەم بە جوانی خۆیان گۆش دەکەن. لە دوای ئەمەش وەهایان لێدێ کەواشان لە شانی فریشتەکان بدەن. هەندێکیش بەهۆی ئەو شێلگیریەی لە بابەتی پەیوەندی لەگەڵ کەم و کورتیدا هەیەنە، بەهۆی کەم و کورتی و لاوازی پەیوەندیەکانیان لێرەدا ئەم دوو هۆکارە پێکەوە ئەنجامێک دروست دەکەن، ناتوانن بگەنە ئەم ئاستە و دەکەونە ناو تەقلیدەوە و لە ژێر سایی کەسانی تردا دینداری خۆیان ئەنجام دەدەن. هەندێکیش بە تەواوەتی دەچنە ژێر کاریگەری لایەنی جیسمانیەتی خۆیانەوە و هەرگیز بە تەواوی هەست بەو شتانە ناکەن کەوا ئیسلام لە بابەتی دڵ و ڕۆحدا بەڵێنیان پێدەدات. لەگەڵ ئەوەی هەستیشی پێناکەن، بەڵام ئەمانیش گەرکەمێک پەیوەندیان لەگەڵ چواردەوریاندا هەبێت بەهۆی ئێحساساتە ویژدانیەکانیانەوە، ئەگەرچی ڕوونیش نەبێت زۆر شت دەبیستن و ئاماژەی زۆر جددیان دەستگیر دەبێت. ئیدی درک بە زۆر ڕازی ناو کارە نهێنیەکانی پەروەردگار دەبەن و بە شێوەیەک لە شێوەکان خۆیان لە نێو هەندێک تێبینی تایبەت بە عوبودیەتدا دەبیننەوە. ئیسلام زۆر پێداگری لەسەر ئەوە دەکات کەوا جەنابی حەق پەروەردگاری جیهانیان ڕەب العالەمینە. ئولوهیەتی ئەو دەخاتە بەردیدە و بەردەوام بانکێشتی ئەوەمان دەکات کەوا بەندایەتی بۆ ئەو ئەنجام بدەین. لەم سیستەمە ئیلاهیەدا لە ڕوانگەی ڕوونکردنەوەکانی قورئان و زمانی سوننەتەوە هێندە جەختکردنەوە لەسەر حەقیقەتەکانی ئولوهیەت و ڕبوبیەت و پاشان ڕاستی عوبودیەتی وابەستە بەم دووچەمکە هەیە. مرۆڤ لە نێو ئەم کەش و هەوایەدا لەپاڵ ئەو پرۆگرامە بەرین و بەرفراوانەی گەردووندا کە هەیە دەتوانێت زۆر ڕوون و ئاشکرا نەخشەی بزاوتنی خۆی ببینێتەوە. لەم سیستەمە قورئانیەدا کەوا لەلایەن پێغەمبەرەوە نوێنەرایەتی کراوە، هەموو شتێک بە شێوەیەکی وەها لە چوارچێوەی ئەوەی پابەندی یەکترن بە هەند وەرگیراون. ئیدی لە گەردوونەوە بیگرە هەتا دەگاتە تایبەتمەندیەکانی لە یاسا و ڕێساکانی بوونەوە هەتا دەگەیتە ڕاوەیەکی دروستی ئەم بابەتە.
یان لە ڕوانگەی شوێن و پێگەی مرۆڤ لە نێو بووندا و ئەو جیهانەی مرۆڤی بۆ ناوزەند کراوە هەتا دەگەیتە ئەو نیعمەت و نەکبەتیانەی کەوا چاوەڕێی مرۆڤ دەکەن بە شێوەیەکی دەراسای وەها لە نێو یەکانگیریدان هەموو شتێک لە ڕوانگەی هەماهەنگی و هاوسەنجیەوە وەها لە مرۆڤ دەکەن بڵێت بەڕاستی لەمە کامڵتر نابێت. ئەگەر بۆ ساتێکیش ئەوە قبول بکەین کەوا ئەم ئاهەنگ و یەکانگیریە ئەم یاسا و ڕێسایانە گەر هەندێکیشی بێت لە ڕوانگەی ئەوەی بە حیکمەتی عەقڵ و زانستەوە بیان بەستینەوە و لێوەشاوەیی ئاورتەی هەندێک لە مرۆڤەکانیش بەگریمانە وەربگرین کەوا دەشێت بیدۆزنەوە و دیاری بکەن، بەڵام هیچ کەس توانای ئەوەی نییە کەوا پەیوەندی ئەمە لەگەڵ تەواوی پارچەکان و هەماهەنگی نێوان تەواوی پارچە بچووکەکان دیاری بکات و لە شوێنی خۆیاندا دایان بنێت. کارێکی لەم شێوەیە ممکن نییە، چونکە لە پلانی پشتەوەی ئەم سیستەمەدا بوونی زانستێکی بێکۆتا و دەسەڵاتێکی ڕەها و ئیرادەیەکی گەمارۆدەر جێگەی باسا. کەسێک یان هەزاران کەس کەوا دارای ئەم سیفەتانە نەبن، نەک تەواوی سیستەمێک، بەڵکو ممکن نییە پلانی پارچەیەکی ئەو سیستەمە دابڕێژێت و جێبەجێ بکات. لە ڕاستیدا کەسانێکیش کەوا زانست دەسەڵاتی بێکۆتا و ئیرادە مەشیاتی گەمارۆدەری ئەو قبول ناکەن، لە بەرامبەر ڕێک و پێچی و هەماهەنگی یاسا و ڕێساکانی بوون وەک جادو لێکراویان لێدێت و تووشی سەرسوڕمان دەبن. بەڵام لە جیاتی ئەوەی سەیری پلانی پشتەوەی کارەکان بکەن، بوون یاخود شتەکان حاشا دەکەنە خودا و لەسەر عەرشی ئولوهیەت جێگیریان دەکەن، یاخود کار و ڕازەکانی تایبەت بە بازنەی ڕبوبیەت دەخەنە پاڵ هەندێک چەمکی وەهمی چیەتی نەزانراوی وەک عەقڵی گشتی و ڕۆحی گشتی کە وەک سەرچاوەیەکی دەراسای هێز دەیان بینن. لەم چۆنگەیەوە پاراستنی هاوسەنگی و هەڵسەنگاندنی هەموو شتێک بە گوێرەی ماهیەتی تایبەتی خۆی تەنیا لە ڕێگەی ئەو سیستەمە ئیلاهیەوە هێنراوەتە دی. ئەم سیستەمە لە سایی ئەو سەرچاوە پتە و تەندروستانەی تایبەت بە خۆیەتی، بێ ئەوەی بهێڵێت هیچ حەقیقەتێک زەبری پێ بگات، بێ ئەوەی هیچ شتێک بە پێچەوانەی ماهیەتی تایبەتی خۆی پیشان بدات. بە شێوەیەکی وەها کامڵ و ڕێک پێناسە و ڕاوەی هەموو شتێک دەکات، ویژدان وەهای لێدێت لە بەرخۆیەوە بڵێت تەواوی یاسا و ڕێساکانی بوون لە کارگەی چێوە دەرچوو بێت، مرۆڤی شاکاری دەستی کام دانایی بێت، دەبێت ئەم سیستەمەش تەنیا شاکاری دەستی ئەو بێت. ئەو بیر و بۆچوونە سنووردار و خاوەن پێشداوەریانەی کەوا لە ئاسۆی ئیسلامەوە سەیری مرۆڤ و گەردون و شتەکان ناکەن، ئەو ئیدراکە بەرتەسکانەی کەوا تەنیا ماددە قبول دەکەن، لەبەر ئەوەی هیچ کاتێک لە نێو مڵکدا مەلەکوت و لە نێو ماددەدا قوڵاییەکانی واتە لە بوون و ڕووداوەکاندا پلانی پشتەوەی نابینن، بۆچوون و متاڵاکانیان ئەو بیردۆزانەی کە لەم شتانەوە سەرچاوە دەگرن، ئەو سیستەمە جۆرە و جۆرانەش کە بە بەرهەمی ئەم بیردۆزانە دادەنرێن ناتوانن عەقڵ، لۆجیک، ڕۆح و دڵ لە بۆشاییەکان ڕزگار بکەن. وەک ئەوەی ڕزگاریان ناکەن، لە هەمان کاتدا هەموو کات جیرۆدەی دەستی ئەو بۆشاییە دەبن کە نەهێڵن هەست بە بۆشاییەکان بکەن. سیستەمی ئیسلام کەوا لەسەر ئاسێکی باڵا درەوشانەوەی دەرکەوتی سیفاتگەلێکی بێخەوشی وەک زانست، ئیرادە و کەلامی ئەڵڵایە، ممکن نییە لەلایەن بیرکردنەوە و ئیدراکی سنوورداری مرۆڤەوە بهێنرێتە کایەوە. پەیامێکی ئیلاهی لەم شێوەیە کە بەرهەمی زانستی گشتگیری خوا، تەواوی و کامەڵی گوفتاری پەروەردگار و نیشانەی ئاسۆی ڕەزامەندی ئیرادەی جەنابی حەقا، نەک هێنانی پەیامێک لە ئاستی ئەودا، بەڵکو هێنانی پەیامێکی هاوشێوەش ممکن نییە. ڕووداوێکی لەم شێوەیەش زانست، دەسەڵات، ئیرادە و بلیمەتی مرۆڤ تێدەپەڕێنێت. لە ڕاستیشدا هەموو کەسێک کەوا بە شێوەیەک لە شێوەکان توانای ئەوەی هەیە گوزارش لە مەبەستەکانی خۆی بکات، بە دیقەتێکی کەمیشەوە دەتوانێت لەوە تێبگات کە ئەم پەیامەی لەسەر و ئاسمانەکانەوە هاتووە و گەماروی هەموو شتەکانی داوە و وەک ڕەنگ و نەخش و شێوەی ڕاستەقینەی ژیانی مرۆڤ ئەژمار دەکرێت، ناتوانرێت هاوشێوەی پەیدا بکرێت. بەڵام وەرە و ببینە، بەداخەوە زۆرێک لە مرۆڤەکان نایەنەوێت ئەم حەقیقەتە ڕوون و ئاشکرایەش ببینن. هەر بۆیە لە دوێنێوە هەتا ئەمڕۆ سەیری تەواوی مێشکە ناوازەکان بکەن، سەیری ئەو شاکارانە بکەن کەوا بانگەشەی بۆ دەکەن، سەیری ئەو نەوەیەش بکەن کە پێیان گەیاندون، ئاخۆوێڕای ئەو هەموو هەوڵ و تێکۆشانە سیستەمێکی گشتگیری وەک ئیسلامیان خستووەتە ڕوو کە وەک چێلگەی ملیۆنان ئەولیا، ئەسفیا،
ئەبرار و مقەڕەبینە؟ نەخێر، هەرگیزە و هەرگیز. نەک ئەوەی سیستەمێک لەسەر ئەم ئاستە بخەنە ڕوو. تەنانەت ناتوانرێت ئەوەش بگوترێت کەوا شتێکی نیوە ناچڵیان لەسەر ئاستی هەندێک بەشی ئەو سیستەمە خستووەتە ڕوو. سیستەمی ئیسلام لە پەیدابوونی مرۆڤەوە بیگرە هەتا پەیوەندی مرۆڤ لەگەڵ گردووندا، لە ئاسوودەیی و دڵنیایی دنیاییەوە بیگرە هەتا دەگاتە بەڵێنەکانی جیهانێکی ئەبەدی کەوا تەواوی ئاواتەکانی مرۆڤی تێدا فەراهەم دەبێت، لە هاوسەنجی ڕۆح و لاشەوە هەتا دەگاتە گوزارشتی ڕوون لە ئامانجی ئەم دوانە، لە دابینکردنی پێداویستی مادی و معنەوی هەموو کەسێکەوە هەتا بەڵێنی هاتنی ئەو وەرزەی هەموو ئارەزوەکانی تێدا جێبەجێ دەکرێت، چونکە ئەو لوتفانەی تا ئێستا بەخشراون باشترین بەڵگەن لەسەر هاتنەدی لوتفە بەڵێنراوەکانی داهاتوو. لە هەموو بابەتێکدا بێ هیچ گومانێک قسەی خۆی دەکات و هیچ پرسیارێک لەو بابەتەدا بێ وەڵام ناهێڵێتەوە. ئەم سیستەمەش پێش هەموو شتێک پشتی بە سیستەمی باوەڕێکی بەهێز بەستووە. ئەم سیستەمە ئیلاهیە کەوا لە هیچ ڕوویەکەوە جێگەی ڕەخنەی نەهێشتوێتەوە، لەلایەک بەهۆی قوڵی ئەو دین و دینداریەی کە لە ڕۆحیەوە هەڵدەقڵێت، لەلایەک بەهۆی متاڵاکردنی ڕاست و دروستی یاسا و ڕێساگەردونیەکان و پاشان ڕاوەکردنی شتە متاڵاکراوەکان بە گوێرەی ئاسووی زانست و معریفەتی سەردەم بەردەوام خۆی نوێ دەکاتەوە. لەپاڵ ئەوەدا کە بەتوندی پارێزگاری لەو بابەتانە دەکات کە پەیوەندیان بە جەوهەری ئەو بناغانەوە هەیە کە دایناوە، لەو بەریانانەشدا کە بەڕووی ئیجتیهاد و هەڵگۆزیندا کراون، ئێعتیبار بۆ ڕاوەی سەردەمەکەیشیدا دەنێت لە بابەتە پەیوەندیدارەکان بە مرۆڤ و گەردون و ژیانی ئەو لاشەوە بەردەوام تۆڕی بیرکردنەوە دروست دەکات و بە دابارە جیاوازەکانی قەلب و دڵی شوێنکەوتوانی گۆش دەکات و شتێک بە قوڵاییەکانی ئەو مرۆڤانەدا دەچرپێنێت کەوا چاوێکیان لەسەر دنیایە و چاوەکەی تریشیان لەسەر ئاخیرەتە. بەڵێ، ئیسلام گۆشەنیگایەکی وەها دەست مرۆڤ دەخات لە بەرامبەر کەسانێکدا کەوا بەیانی و ئێوارە خەریکی تاوتوێکردنی شتوڕ و داوەکان و هیچ چیشی لێ تێناگەن، هێندەی ئەوەی فەرهەنگێک پڕ بکات زانیاری چنگ دەکەوێت. ئیدی وەهای دێدێت لە هەموو شتێکی گیاندار و بێگیان ئاماژە و ئیشارەتێک بۆ ئافرێنەری مەزن ببینێت. ئیدی بە گوێرەی ئاستی خۆی بەو داباری ئەحسانانەی بەسەریدا دەبارێت لە هۆشخۆی دەچێت. ئیدی وەک ئەوەی لێدێت هەموو ڕۆژێک لە داڵانێکی جیاوازی بەهەشدا خۆی ببینێتەوە. مرۆڤ لە سایەی ئەو نور و ڕۆشنایەی کەوا لە سایەی ئیسلامەوە بڵاو بووەتەوە توانیویەتی خۆی بخوێنێتەوە. لە سایەی ئەو ڕووناچی و نورەدا کە ئیسلام بڵاوی کردوێتەوە، ئادەمیزاد توانیویەتی خۆی بەڕاست و دروستی بخوێنێتەوە. توانیویەتی لەوە شتێ بگات کە خودی خۆی شاکارێکی ئیلاهیە و ئەوەی بەدی کردووە کەوا هەر شتێک لە گەردووندا هەبێت پوختەیەکی لە خۆیشیدا بوونی هەیە و بەسەر زۆر قوڵایی بەرفراواندا کراوەتەوە کەوا زۆرینەی مرۆڤەکان چاویان پێ نەکەوتووە. بەڵێ، هەموو کەسێکی ئیماندار لە کەش و هەوای ئەودا بە شێوەیەکی جیاواز سەیری شتوڕ و داوەکان دەکات، بە شێوەیەکی جیاوازیش هەڵسەنگاندنی بۆ دەکات و بە ئەنجامگیری جیاواز دەگات. ئیدی بوون پێگەی خۆی لە نێو بووندا بەرپرسیارەتیەکانی بە گوێرەی ئەم پێگەی دەستپێک و پاشەڕۆژ و سەرنجامی خۆی بە گوێرەی ڕەفتارەکانی بە شێوەیەکی ڕوونتر دەبینێت. ئیدی بەهۆی ئەم تێبینیانەوە پەیتا پەیتا دەنجی زوڵاڵی شوکرانە بژێری لێوە بەرز دەبێتەوە، پەیتا پەیتاش بە محیبەتەوە جۆش و خرۆش دەیگرێت. بەڵام هەردەم خۆی بە شێوەیەکی ڕەها لە نێو هەستەکانی ترس و خۆشەویستیدا دەبەستێتەوە و هەناسەکانی بۆنی ڕێز دەگرن. ئەگەرچی ئەوەی لە سەرەتاوە هەتا ئێرە ئاماژەم پێداوە هەمووی لە قورئان و سوننەتدا پاڵپشتی لێکراوە، بەڵام ئەوەش ڕوونە کەوا ناکرێت لە چوارچێوەی وتارێکی بەرتەسشی لەم شێوەیەدا گزارش لە تەواوی ئاەت و حەدیسەکانی ئەم بابەتە بکرێت. هەر بۆیە دەمەوێت ئەو لایەنەی بابەتەکە حەواڵەی لای کەسانی شارەزای ئەم بابەتە بکەم و لێرەدا خاڵی کۆتایی دابنێم.